سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و لە شادیتان بۆ ئەخوازم. سەرەتای هەفتەیەکی پڕ لە وزە، پڕ لە تەندروستی و پڕ لە چالاکیتان بۆ ئەخوازم. هیوادارم کە ئەم بەیانیە لەگەڵ من لە پرۆگرامی بەیانی 24 بەیانێکی زۆر بەسوود بەڕێوە بکەین و دەستی پێ بکەین لە جوانترین و باشترینی بابەتەکان کە پرۆگرامی بەیانی 24 هەمیشە هەوڵی ئەوادات کە باشترین بابەتەکان بۆ بینەرەکانی ئامادە بکات. جا ئەمڕۆشێکێکە لەو ڕۆژانە بابەیەکەوە بزانینە ناو هەگبەی ئەم بەیانی بەیانی 24 چیمان هەیە؟ چەند گەنجێکی خۆبەخش ساڵێکە لە دهۆک و زاخۆ ژەمە خواردن بەسەر کرێکارەکان دابەش دەکەن. هەرتووکی وەرزشە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان بڵاو کرایەوە. مامۆستایەک لە ڕواندز لە گوڵ و بەرگ و مەسروشتەکان جۆرە سابوونێکی سروشتی بەرهەمەهێنێت. ئەمڕۆ خۆشی میوانمانە بێت بابزانین چۆنە کارکردنەکەی. ئەمانە ناوڕۆکی پرۆگرامەکەمان بوون، ئەمانە سەرەکیەکان بوون، لەگەڵەوەشە بابەتی دیکەشمان هەیە. جابا لە یەکەم بابەتەوە دەست پێ بکەم، باسی گەنجێکی شاری دهۆکتان بۆ بکەم. ئەم گەنجە ناوی کاروان مسکیە. جا هەستاوە ماوەی زیاتر لە ساڵێکە، هەموو ڕۆژانی پێنجشەممە خواردن دروست دەکات. جام خواردنە بۆ کێ دروست دەکات؟ بۆ کرێکارەکان ئەم خواردنە ئامادە دەکات. دوای ئەوەی کە کارەکەیان لە دهۆک سەرکەوتووە بێت، کاروان لەگەڵ هاوڕێکانی بەیەکەوە بڕیارەدەن لە ڕۆژانی دووشەممە ئەو کارە لە شاری زاخۆش ئەنجام بدەن. یعنی پێشتر لە دهۆکە بوو، ئینجا گواسیانەوە بۆ زاخۆش ئەم کارە. وایانە کرد کە خواردنی بە لەزەت و خۆش دروستکەن بۆ کوێ بوو کرێکارەکان. ئەوان ئەڵێن حەزەکەن لە هەموو شوێنێک ئەو کارە بکەن و خواردن بە کرێکارەکان بدەن. ئەی دەستەکەیان خۆش بێت. با پێکەوە ئێمەش لێرە بە راپۆرتێک باسی کارەکان بکەین بۆی کە نمونەیان زۆر بێت. صدا بنیزی که سال اگه تیسک از خارج دو کدم هندی هاری کاری بماعاتن مدویات تیسک لزاخو بکن خارنه که لزاخو شیده وقتی ما دست بکری بیشولی قاسان کد مد بچی بون پشتینگه بونه 8 نفر بونه 100 و بگا بیا خل 500 دای هر کاری که مروفی خیری بکرد یه باشه خدا تعالی برکت تخته هک ما پیچه بو من گوتیزی ما پیچه بید من نیت از کردستان خراکی بالا بس هيك تأثير منه رزق منه عيال من أبي. كهيك كان خصم. تصور خود كده برنج خود رابي. مدريد صد كورون وأركان تو صاحب اتناف ملتي مدى دستي هاري كاري دريش كم بو ملتي خوا زنجينت ما هاري كار بن الجل شعب خوا الجل فقيرت خوا وخدي بابو ما جل خوش بمجل جل وانا ناخر وكي برايت وانا عايزين هو بس عامل اشتو بيجامد شما عم تدون ابي تمام ابي شو ليك هەروەک دەزانن لە پرۆگرامی بەیانی 24 ئێمە هیچ پارچەیەکی کوردستان نییە کە بەجێ بمێنێ و چالاکیەکانی نەگوازینەوە. ئەم بەیانیە لە باشوورەوە لە دهۆک و زاخۆوە ڕێک ئەچی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. با ئامادەبوونی ژمارەیەک لە هەڵبەستوان و نووسەر لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێڕسمێکی تایبەت بە سێمی ساڵیادی کۆچی دوایی جەلال مەلەکشا هەڵبەستوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. جا مەلەکشا بەهۆی شیعرە نیشتیمانیەکانیەوە ناوبانگێکی باشی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە. ئەو بۆ ماوەی 40 ساڵ ڕۆڵێکی باشی لە بواری زمان و ئەدەبیاتی کوردی داگەڕاوە. جێی خۆیەتی کە بەم شێوەیە
ڕێز لە نانی بۆ بکرێت بەم شێوەیە کارەکانی باس بکرێت و ئێمەش بۆتان بگوازینەوە. ژمارەیەکی زۆر شاعیر و نووسەر و چالاکی مەدەنی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندی مەلەکشانی سەر بە شاری سنا لەسەر مەزاری شاعرێک کۆبوونەتەوە کە خۆی دەیگوت من شاعری نیشتمانی خوێن و کوێستان و تفەنگم. جەلال مەلەکشا کە 3 ساڵە کۆچی دوایی کردووە یەکێک لە دیارترین دەنگەکانی ئەدەبیاتی وەرگری و شعری نیشتمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو. تا ئەو کاتەی کۆچی دوایی کرد زیاتر لە 40 ساڵ بوو بۆ کوردستان شعری دەنووسی و لەسەر ئەو شعرانش تووشی زیندان و ئەشکەنجە بووەوە، بەڵام هیچ کات وازی لە خۆشەویستی نیشتمانەکەی نەهێنا. کاک جەلال وەک خۆیەژێ شعرەکانی بوون بە تفەنگ بۆ شڵەقانن ئەو گۆمە مندەی کە گوایە بڕیار بوو کارێک بکرێ کە کەس دەنگێک لە نیشتمان و لە کوردستان و لە خۆڕاگری و لە ئازادی و ماف و نەتەوە نەبیست. بەڵام ئەو بە شعرەکانی بۆ بە پێشەنگ بۆ شکاندن ئەو دۆخەوە بەختەوەرانە بەباشی سەرکەوتووە ئیمڕۆ بووسا بە هێمای شعر خۆڕاگری لە ڕۆژهەڵات کوردستانە. جەلال مەلەکشا جیا لە نووسینی شعری نیشتمانی بە زیاتر لە 20 ساڵ کارکردن لە گۆڤاری سەروە کە ساڵی 1986 لەلایەن هێمن مکریانەوە دامەزرا ڕۆڵێکی بەرچاوی لە پەرەپێدانی زمان و ئەدەبیاتی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان جێڕا. دوای بەجێهێشتنی گۆڤاری سەروەش لە شاری سنە چەندین ساڵ وەک مامۆستای زمانی کوردی چالاکی هەبوو. مامۆستایی کە بەڕاستی ئازادی خواز بوو و ڕنگدانەوەی ئەو ئازادی خواز بوونەی لە ژیانی ڕۆژانەی خۆیان و لەو شتا کە تێپەڕاند بەرچاو بوو. بۆ نمونە لە شعرەکانیە کاتێکە لە زیندانە باس لە شعر دەکا باسی ئەوەکە کە وەردیانەکەم کە دەلاقەی ژوورەکە دەکاتەوە ئەو تاریکیە بینێت بەڵام من ڕووناکایی. مەلەکشا تا ساڵی 1970 بە زمانی فارسی شعری دەنووسی و ناوبانگێکی زۆری لە ناو شاعیران و نووسەران و خوێنەرانی فارستا بۆ خۆی دەستەبەر کردبوو. بەڵام لەو ساڵەوە بڕیار دەدات جگە لە زمانی کوردی بە هیچ زمانێکی دیکە شعر نەنووسێ. بەرهەمی ئەم بڕیارەشی کۆمەڵە شعری زڕەی زنجیری وشەدیلەکان و کۆمەڵە چیرۆکی کارەساتە کە هەردووکیان لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشوازیەکی دەگمەنیان لێکراوە. کامیل بۆکانی، کوردستان 24. شارۆچکەی ئامەدی بە بەرهەمی تەحینی خۆماڵی بەناوبانگە ئەوەی تەحینیەوەی خواردبێت و تامی کردبێ ئەزانێت باسی چیەکەم. ئەو تەحینەش بە ئاشی زۆر کۆن و مێژووی بەرهەمە هێنرێت. یەکێک لەو ئاشانە ئاشی پردی ئیسایە کە ناوەکەی لە پردێکی شوێنەواریەوە هاتووە. جا بە گوتەی خاوەنەکەی تەمەنی ئاشەکە بۆ 500 ساڵ لەمە بەردەگەڕێتەوە و لەوێ تاوەکو ئێستاش تەحینی پێ دروست دەکەن. بله از سلیمان حسین عمر دشتانی خلک وجر امیدیمه از کود کم سر وش تحین فراعیسه اف اوشا که گله که کم نه اول 23 سال از کود کم وقتی دی بری ما سر شول کردی و کار کردی تقریبا عمریوی گشتیا 500 سالیه قرن 16 میلادی اف اوشا و اف جسره بود. بله فرقی های ما بین جورت کنجا منطقه ما یا کردستان فرقی های دیگر کنجا در وی ولاتی های تشتی خمالی بیت یه مبخوب دیگر لگ باشترش در وی ولاتی کو ما بیتن او چون که او این تاجو او برای همه جیت های بو نفخویا نبود بو دولت کو دیده چی های بو منطقه ما های بو مبخویا ام کارتینی اوش پروعیسه اوه شول کردن یعنی اول تقریبا اگر اوه نبیتن ام نشین شول کردن ما فتره که ام شای بوده سر اوشی شول کردن حتی هیوا شش اوش اوه شول کردن و اوی باری یعنی تایبت من یک خویا هیو ام گلو اوه جین یعنی اگر اوه نبید جان نبید اوشی شول نکردن یعنی ام به اوه شول کردن و اوش دوروشی ام قلین کنجا خو و تیریم اوه تیریم یعنی اوش خو شولمت گل کرده بینینه همی اوه اوش پراعیسه اوش که گشت و گذاریه و سرشتویج گله که جانه خاصتا تو ورزه پاییزه دا
يعني تدبيني السربي أو بي وسربي ديماني قال لك يجونك وأبها كتلو أوشيا يعني أبو تدبيني أب جوا أوشا كتلو 7 متر حتى 8 متر يبلنده وقتی ما كانت اوفيدو دي نار ببيت 24 ساعة امتلينت اوفيدو كشتي انجتيني ندار و شون وقتی شیش دي تشيتا قطونه دي قطي ماكينة دي سبيكاتن دي تشيتا بركت اوفاخدو مايتين او برجلك سيرن دي سوي تشيتا بني دي كنجيب سار كافيدن وقتی كنجيب سار كاف دي كنجي إنين او كنجيو سيرا دي إنين اوفو شرين دي كان دي جوا كودي اوفي دي كان دو او كنجي شرين ببيت هكا دي طحين دي سير بيت دي اقتقاليو تقريبا 50 دقيقة حتى ساعات كت من تتفرن دو ده كبير ده كاين عادي دو صور بيت ده شيتا مخلو بيجينغو هزوزه ده او با بونكي ده فوقش بيت ده شيتا اوشي ده كاين اوشي وده بيتا طحين برهم ما تقريبا روجونا شاب روجا كو تقريبا 15 16 طنا كت طحين امشيت كه طنا كك 18 كيلو بابینە سەر بابەتێکی زۆر گرنگ هەر یەک لە ئێمە ئەگەر بیری سەردەمانی قوتابخانەی خۆمانمان بکەوێتەوە لاوانەی وەرزشە ئەوەندە کەرەستەی وەرزشیمان لەبەر دەست نەبوو مامۆستای وەرزش لەگەڵمانە هاتە ئەچوینە ناو گۆڕەپانی قوتابخانەکەمان لەوێ کۆمەڵی ڕاکە و کۆمەڵی یاریمانە کرد و هاتینەوە ژوورەوە یان هەندێک جار بۆ خۆی لە دەرسی وەرزش و لەوانەی وەرزش هەر مامۆستای وەرزش ناهات لەبەری وانەیەکی دیکەمان وەرەگرت بۆ نمونە بیرکاریمان وەرەگرت کوردیمان وەرەگرت هەر زمانێکی دیکە یان هەر وانەیەکی دیکە جا ئەمە وای کردبوو کە وانی وەرزش گرنگێکی زۆری نەبێت لە قوتابخانەکان بەڵام ئێستا وانە ئێستا تەنانەت کتێبیشی بۆ ئامادەکراوە و پەرتووکی هەیە پەرتووکی یاریە بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان بڵاو کراوەتەوە ئەم پەرتووکە ڕێک بۆ ئەوانی وەرزشە بێت ئیدی مامۆستای وەرزش هەتوانێت کە بچێتە پۆلەوە کتێبێکی هەبێت و لەسەر کتێبەکەی وانە بە قوتابەکانی بڵێت ئەم بەیانیە ڕەجەب عەبدوڕەحمان نووسەری کتێبەکە لەگەڵمان میوانە بەخێر هاتی سپاس بۆ تۆکەم کەواموت ئەم بەیانیە باسی گۆڕەپانی خوێندن و قوتابخانەم باس کرد مناڵی خۆشت بیرکەوتەوە زۆر سپاس سۆڤان خان هێشتا نەبوویتنە باوک ئینشاڵڵا لە داهاتوو دەبینێ زۆر سپاس لەو بەرنامەکە تووە زۆر سپاس لەو کەناری کوردستان بیستار سپاس دەکەم مەبەستمەیە قوتابی بوونی خۆتت بیر هاتەوە کە لە گۆڕەپانی قوتابخانە یاری وەرزشەکانمان کرد بەبێ هیچ کەرەستێکمان هەبێ مامۆستای بردینە دەرەوە تاو پێم بڵێ ئێستا ئەم پەرتووکەی کە نووسیوتە ئەم پەرتووکە ئامانجت چی بووە لەی دیارە زۆر داخی مناڵی لە دڵامەوەتەوە بزانم مەبەستە چی بووە نووسیوتە بۆ بە گرنگت زانیوە باسی چیە کاتم سەرەتا لێرەدا بە پێویستی دەزانم هەرای سپاس پێزانیمان بۆ جەنابی دکتۆر ئالان حامد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە پاڵپشت و پێشگیریمان بووە هەروەها پاڵپشتێکی تاوان بۆ چاپگەیاندنی ئەم کتێبە سەرەتا کتێبی یاری بچووکراوەکان و بەشێک لە ڕاهێنانەکان لە وەزارەتی حکوومەت هەرێمی کوردستان کتێبی مامۆستایانی پەروەردەی وەرزش لە بۆ قۆناغی 1 تاوەکو 6 بەردەستە هەروەها لە پۆل لە خود بڵێن بازنەی 3 و 4 کتێبی قوتابی بەردەستە واتە بڵێن بۆ مامۆستایان وەرە بۆ قوتابیانیش بەردەست بەڵام لە بازنەی 1 و 2 کتێب لە بۆ مامۆستایان بەردەستە بەڵام لە بۆ قوتابیان بەردەست نییە ئەمایان کە لە بەردەستی بنەوە هی قوتابیان یا هی مامۆستاوە هی مامۆستایانە بەڵام دەتوانێت قوتابیانیش لێوە بگرن واتە مامۆستا لەسەر ئەمەوانە ئاڵێتەوە لە چەند بەش پێک هاتووە چی تایە باسی چی یاریەکەت کەڵی یاریە بچووکراوەکان مەبەست چیە لە یاریە بچووکراوەکان ئەم کتێبەیە لە 1990 لاپەڕە پێکاتیە هەروەها 3 بەش لە خۆ دەگرێت یاریەکانی دەرەوەی پۆل کە پێک دێ لە ئەفتانە و یاری هەروە یاریەکانی ناو پۆل پێک دێ لە 38 یاری هەروە بەشێک لە ڕاهێنانەکان بۆ بازنەی چواران دەوێت کە پێک هاتێ لە 44 ڕاهێنان هەروە ئەو کتێبەیە دەتوانن قوتابیان سوودێکی زۆر لەم کتێبە بگرن هەروە مامۆستایان زیاتر مامۆستایان هەوڵ دەدەن ئەو یاریانە ئەنجام بدەن تام کێژەکەی بۆ قوتابیان بیت ئەو قوتابیانی کە لە قوتابخانە لەوانەی 2 3 4 ماندوو دەبێت یا خۆ شکەش دەبێت تووشی قەلەقی دەبێتن مامۆستا دەتوانێت ئەو یاریانە بۆ قوتابیانە بکە دەتوانن لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونی بەستت ئەوەیە مامۆستا ڕەجەب ئەمە تەنیا بەس بۆ مامۆستای وانەی وەرزش نییە
ئەگەر بۆ نمونە دەرسێکیان هەبوو وانەیەکیان هەبوو مامۆستایەک نەهات بۆ مامۆستایەکی ترکە پسپۆڕاتی ئەو وانەیە نیە بەڵام ئەچێتە لای قوتابیەکان ناتوانێت لەمە سوود وەربگرێت بۆ کاتژمێرێکە لەگەڵیانە. بەڵێ لەو کتێبەیدا ئاماژەمان بەوەیدا لەو نمونە لە قوتابخانەیەک پسپۆری وەرزش نیە خود بڵێ مامۆستای وەرزش لەو قوتابخانەیەوانە نالێتەوە مامۆستایەک تر دەنێن لەو نمونە مامۆستای ئینگلیزیە مامۆستای میلاک نەبی یاخود هەر مامۆستایەک نەبووە بچێتە ئەو شوێنە مامۆستای بیکاری یاخود ئینگلیزیوانە دەرێتەوە ئەمە تیشخمان خستۆ سەر لە 15 پەڕی یەکەم ئاماژەمان بۆیدایە ئەو مامۆستایی کەوانەی پەروەردەی وەرزشی دەرێتەوە 15 پەڕی یەکەم بخوێنێتەوە لەوانەی وەرزشی بەباشی تێدەگات و دەزانی مەبەست و ئامانجی وەرزش چیە هەروە دەتوانێتن سوود لەو ناوڕۆکێ ئەو 15 پەڕی وەربگرێتن و کتێب یاری بچووکراوەکان سوودی چیە و ئامانجی چیە بۆ قوتابیان کە نووسراوەتە. چۆن بۆم بیرۆکەیەت بۆ هات؟ لە سەرەتای ساڵی 2019 نامێلکەیکم دروست کرد لە 38 یاری پێکاتی بوو لە تۆڕی کۆمەڵاتی فێسبووکی خۆم بەڵام کردەوە داواکارێکی زۆر لەسە بوو هەر لە ڕووی ژمارەی تەلەفۆنی خۆشم دانابوو زۆر تەلەفۆن بداتەوە ڕێساڵەش داهات ئەوە بوو ئەو هەنگاوی یاخود بڵێن بەهۆکارێک بۆی بتوانم زیاتر پەرەی پێدەن چکە بۆ پێی یاری بچووکراوەکان بەشێک لە ڕایانانەکان لە ڕووی سەرچاوی کەمە ئەوە کتێبیشی زۆر کەمە ئەو یەکەم کتێبی کوردیە بە زمانی شیرینی کوردی بکرێت دەبەردیدی مامۆستایان بیرۆکەم بۆ هات بکەمە کتێب دوای ئەوە هەوڵمدا ئەلحەمدولیا توانیم لە ماوەی 11 مان کە کتێبە بنووسمەوە دواتر سپاس بۆ وەزارەتی پەروەردە بۆمیان چاپ کرد 2010 هەوڵێوە داوە لە یاریە کوردەواریەکانی خۆشمانی تیابم بۆ نمونە زۆر یاریمان هەیە کە یاری کوردەواریەکانن پێشتر یاریمان کردووە لە کۆڵان جێخۆشیەتی ئەتوانرێت ینی لە گۆڕەپانی قوتابخانەکان ئەنجام بدرێت چی یارێکی کوردی تایە؟ یاریە کوردیەکان ئەوانەی کە لە ماران بەکاردێتن ئەوانمان تێنەخستەوە بەس چەند یاریی دیاریکراتیان لە سێ ڕێزکانی یاخود سێ ڕێزکانی ئەوانە بەشێکی تێدا هەیە بەڵام زیاتر یاریە جیهانیەکان چکەوە بە پێوەی قوتابیان بۆ ئەوەی زیاتر تام و چێژ لە یاریەکان ببینن بتوانن سوودی لایەنەی نەفسی وەربگرێن لە ڕووی دەرونیەوە ئارام بنەوە ئەو یاریانەمان هەڵبژاردیە یاریەکانی جیهانی واتە یاریەکان پێی ئەوەی دیاریکراوە پێی تەمەن و ڕەگەز دیاریکراوەتە لەو کتێبە ئەوێ جێ ئاماژەیە لایەنی جێندەری ئافرەت یاخود بلێن لایەنێ نێرومەی جیاوازی لە نێوان نەکرای ئەگەر سەرنجی وێنەکان بدەیت لە یاریەکان هەر وێنەیە کە دانەرابێتن لە یاریەکانی دەرەوەی پۆل ئاماژە پێدراوە سێ ئافرەتە سێ پیاوە خود بلێن سێ قوتابی کوڕە سێ کتابی کچە. مامۆستا یاریەکمان هەبوو یاری هۆلا هۆپ ئەو یاریە باس کردوێت یارە ئەو یاریە باز نەکردێت تێدا بەس زۆر یاری هەیە بە هەمان شێوەی ئەویە بەس بەغێر یەکێکە لە یاریە خۆشەکان باشە ئەو یاریانەی کە لە ناو پۆل ئەکرێن چین بۆ نمونە ئەبینی ڕۆژێک کەشەکە باراناویە ناتوانن بچنە گۆڕەپانی قوتابخانەوە ئەو یاریانە لە پۆل ئەکرێت واناکات دەنگە دەنگ و قەرەباڵقی دروست بکات یاریەکان کە پۆلەکانی تر ئیزعاج بکەن یان کۆمەڵی یاری بێدەنگ هەرچەند یاری بێدەنگ مامۆستا تەستەوەر ناکەم لەوانەی پەروەردەی وەرزشیدا ئەگەر دەنگ نێت و قوتابیان دەنگیانێت ینی خۆشەشیەوانە بەخشی بە قوتابیان بەس ئەو یاریانەی کە هەڵبژێردراون دەتوانن بتە دوو گروپ زیاتر مەوەسمان کرایتە دوو گروپ پێستە لەو نمونە 20 قوتابی بدە قوتابی لەلایەک و دە قوتابی تر لەلایەکتر ئەو کەرستانەی کە ئاماژەمان پێدایە خود لەو یاریانەدا هەیە زیاتریان کوپی سەفەریە واتە ئەو یاریانەی کە لە پۆل ئەنجام دەدرێتن زیاتر تیشماکستا سەر کوپی سەفەری یاخود بلێن نیشانە ئەوانەی هەیە دەلێت ده بیسیە بازنەکانی نیشانەیان گروپ زیاتر ئەوە دێنیتن و هەروەها چەند یاری تریشمان هەیە ئەو یاریانە هەر بە کوب دەکرێتن بەڵام بە سەبورەی وەیە یاخود لە حردی یاخود لە زەویە هەروەها پەتپەتێنمانەیە یاخود تەوازنمانە خود بڵێ هاوسەنگی زۆر یاری تریشمانەیە دەتوانن مامۆستا سوود لەو یارێنەوە بگرێت لە بۆ ڕۆژانی کەشەهەوا گونجان ئێستا زستانە ماوەکی تر باران دەبارێن خود بەفر دەبارێتن مامۆستایان دەتوانن سوود لە یاریەکانی ناوەوەی پۆل وەربگرن. باشە کەی ئەم پەرتووکە چێتە بەردەستی قوتابیان و بەردەستی مامۆستایان ئەم ساڵ لە ناو منهەجیانە هەیە؟ ئەوە منهەج نییە بەڵام وەکو منهەج وایە هەفتەی ڕابردوو لە پەروەردەی بەردەڕەش بەلامان کردو بەسەر مامۆستانی پەروەردەی وەرزش و ڕۆژی پێنجشەممە بەسەر بەرەبراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەلامان کردەوە ئینشەڵڵا لەو هەفتەیەش خوا دەرفەت بدا مەزالە بێتن بەسەر مامۆستایانی تریش دابش دەکەن ئینشاڵڵا چەندێ مەجالی ویست هەتاوەکو ئەمە تەواو کاتی چەند ویست لە سەرەتاکەوە یەکی یەک دەستم پێ کرد تاوەکو مانگی 11 کۆتایی بەنووسین و دیزاینەکە هینە یەکی یەک هەتا
11 مانگوات نەدێش ببێتە ساڵێک نەبوو ساڵێک بەس بەپێی ئەوەی تاوەکو ڕێکاری یاسایەکان و پێداچوونەوەی زانستی کرا لە پرۆگرامەکان بزانی کتێبەکە گونجاوە یاخودنا تقریبا نزیکی ساڵێکی بوو. بیرۆکەکەت لەکوێوە وەرگرت هەر بۆ خۆت ئەم بیرۆکەیەت بۆ هات یان بۆ نمونە بینیت لە وڵاتێکی دیکە ئەم جۆرە ڕاهێنانکردنە بە قوتابیان هەیە و لە وانەکانی وەرزش چۆن بەبێ ئەوەی ئەمە بە خۆمان قوتابی بینەوە هەروها لە زانکۆش زۆر یاریمان ئەنجامدا یاری بچووکراوەکان بۆ خۆشی و هەروەها لە بۆ یاریەکانیش کات دوای وانە خلاص دەبوو قوتابیان دەچینە ناو گۆڕەپانی یاریمان دەکرد دوای ئەوە قوتابیان تاموچێژێکی زۆر لە یاری دەبینن یاریەکانی بچووکراوە خاستن لە ماوەیەکی کوور دەکرێتن بەڵام خۆشێکی زۆر با قوتابیان دەبینێت یاخود دەبەخشێتن ئەو بیرۆکەی زانکۆم بوو ئێوانەی یاخود بلێن ڕێگای وانەوتنەوەمان هەبوو کاتێک دەچینە تەطبیقات یاخود بلێن دیدەنی چ ڕۆژەکەی کە مامۆستایان دەچنە قوتابخانەی ئەو چ ڕۆژەی بۆ ئەوی بتوانن چۆن مامۆستایەتی دەکەنیان خۆ چۆنواڵە دەنێنەوە لەوێ بیرۆکە لۆم هات یاریەکانم ئەوانەی کە لە تەطبیقات یاخود لە دیدەنی جێبەجێم کرد ئەو یاریانم گۆڕی و هەروە لە یاریە جیهانیەکان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لە ئێستادا لە گوگلی سەرچاوە زۆرەیان ڤیددیۆ زۆریان خۆ وێنە زۆرە دەتوانانی سوودی وەربگرین سوودم لەلایەنە ئینتەرنێتی وەرگرتەوە لە گوگلی هەروەها ئەو یاریانش کە پێشتر ئەنجامدا لە قوتابخانەی و ئەوانەی کە لە تەطبیقاتی بەکارم هینابوو کرمە کتێبەک و سپاس بۆ خوددا و کتێبە لێ دەرچوو. باش ئێمە هەر لەو کاتەوە باسی ئەومان کردووە کە لە پۆلا چۆن ئەم یاریانە ئەکرێ ئەنجام بدرێت زیاتر لە ناو کەشی قوتابخانە باسی کتێبەکەمان کرد ئەم کتێبە ئەکرێت لە دەرەوەی کەشی قوتابخانەش بەکار بێنرێت بۆ نمونە سەیرانێکە قوتابیەکان لێ با بڵێن خوێندن لە ڕێی خوێندنگاکانەوە ئەبرێن بۆ سەیرانیان دایک و باوکان بۆ نمونە زۆر دایک و باوکەیە ئەڵێ یاری لەگەڵ مناڵەکەت بکەڵێ وڵی من هیچ یاریەک نازانم وانی من نەیزانم ئەوان نایزانن ئەمە بۆ دایکان و باوکانی شەبێت بەێ ستا ئەگەر ئەو کتێبەیە لە یاریەکانی دەرەوەی پۆل واتە لۆ گەشتێک ڕۆژێک چەند گەنجەکە یاخود عایلەکە گەشتێکیان کرد یاخود گەشتێکیان ئەنجامدا گەشتی منداڵ زۆر لەگەلیان بوو دەتوانن ئەگەر خوێندەواریشیان نەبوو تەماشای بەس وێنەکان بکەن دەزانن ئەو یاریە چۆن ئەنجام بدرێتن و هەدەفی ئەو یاریە چییە چکە وێنەکان زۆر بەوازعی ڕوون کراوەتەوە بەڵێ دەتوانن سوودێکی زۆر لەوانەوە بگرن چکە ئەو یاریانەی دەرەوەی پۆل هەروەکو ئەوەی وایە کە تو لە گەشتێک بکەیت چکە تۆ یا مامۆستایە قوتابی دەباتە دەرەوەی گۆڕەپانی ناو یاری ئەوێدی قوتابخانە دەباتە یاریگایە کە لە دوور قوتابخانە ینی لە دەرەوەیە ئەوەش بە هەمان شێوێتەوە وەکوەوەی باە لە گەشتێک بیتن و دەتوانانی ئەو یارێنێ هەمویان ئەنجام بدەیت. باش کام یاری لە لای خۆت زۆر چێژبەخشە و لەو بڕوایی کە قوتابی چێژی لێوەربگرێت زیاتر هەست دەکەم یاریەکانی ناوەی پۆر چکە بەپێی ئەوەی دەبێتە پێشبڕکێ بە قوتابیان و قوتابیان بە کۆمەڵن کاتێک قوتابی لە بازنە یەکەم و دووەم تەمەنێکی بچووکیانەیە یعنی مامۆستا کۆنتڕۆلکردنی لەسەر کەمە واتە کەتەوە یاریانە ئەنجام دەدەی ئەو قوتابیانە ناتوانن خۆیان کۆنتڕۆل بکەن چەپلێ لێدەن یاخود هەرای دەکەن بە پێوەی هەست دەکەم زیاتر و تام چێژی زیاترەوی زۆر چاکە من یەکێک لەو یاریانەی کە لە بیرمە ئەوەیە کە قاپێکیان دانا ئاردیان تێکرد چکلێتیان تێکرد ئەوایە دەستمان لە پشتەوە ئەبەسرا لە قاپەکەمان بخواردیان فومان لێ بکردیانم فومان لێ کردم چۆمان هەموویە بوو بە ئارد لەو جۆرە یاریانیشی تایە یەکێک لەو یاریانە ئەو یاریە بەڵێ ئەو یاریە چونکە دیمەنێکی زۆر جیاواز و پێکەنیناییە بەخشێ بە ڕوخساری قوتابیەکان ئەمە کاتێکی زۆر جوان و کەشێکی زۆر جوانیان بۆ ئەوەی لەو یاریە ئاماژەمان پێدایە دوو ئاوی دیشمان وەکو بەکارینە دەتوانین دینار ئاسنەکانی کە لە پێشان بەکاردان یاخود عڵقا دەتوانێت عڵقەیەکی بچووک لە ناو ئاردنێت و ئەو قوتابێکە دەستی کاتە پشتەوە بەس نابیتن دەستی خۆی بکاتەوە بەس بەفە و یاخود دوور لە ڕۆی بیناران بە زمان بگەڕێتن تاوەکە ئەڵلقەی بدەستەوە زۆر چاکە دەستەکانت خۆش بێت مامۆستا ڕەجەب عەبدوڕەحمان محەممەد گەرزە کە ئەم بەیانێ لەگەڵمان بوویت دەستخۆش کارێکی زۆر جوانت کردووە بۆ هیوایی کە قوتابیان سوود لەمە وەربگرن لەم پەرتوکە و مامۆستان بتوانن هەر لە ڕێی ئەم پەرتوکەوە سوود بە قوتابەکان بگەن و کەشێکی خۆش و جوانیان بۆ دروستکەن دووبارە سپاس دەکەین سپاس بە ئێوە زۆر سپاس بە بینەرانیش سپاس سەلامەت دەنیشە
جایدی وردە دوێنێ کەش و هەوایەکی پاییزی تەواومان بینی ئەویشەوە بوو کە بارانێکی بەخۆڕ باری ماشەڵڵا بارانێکی زۆر باشیش باری بەڵام ئەمە لە هەولێر نازانین لە شار و شارچکەکانی دیکەی چه هەرێمی کوردستان بێت چه کوردستانی گەورە بێت نازانین ئەمڕۆ بە چ شێوەیەگە بێت ئەمڕۆ دیسان بارانمانە بێت یاخود نا هەورو هەڵامان هەیە یاخود ئاسمان لە شارەکانی کوردستان ساماڵە بێت هەر لە بەروەرگرتنی زانیاری ئەمانە کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورەتان بۆ دەخینە ڕوو چونکە هەر ڕۆژێکە لە پرۆگرامی بەیانی 24 ئەگادارە بین لەوەی کە ئەمڕۆ کەش و هەواکەمان بە شێوەیەکە توانین باشتر پلان بۆ کار و دەرچوون و هەموو ئەو بابەتانی کە پێویستمانە پەیوەستە بە کەش و هەواوە ئەوە زانیاری لەبارەوە وەرگین بەڵام پێش ئەوەی کە ئێمە بچینە ناو دۆخی کەش و هەوا و بزانین کەش و هەوا بە شێوەیەکە باسی بابەتێکی دیکەتان بۆکەم کە کچێکی دانیشتووی ڕواندز وانە بێژە لە قوتابخانەیەکی شارەدەی وەرتێ دەژی جا ڕۆژانە دوای تەوابوونی ئەرکی قوتابخانە لە پێکاتەی جۆرا و جۆر جۆرێکی نایابی سابوونی دروست کردووە سابوونەکانی تایبەتن و خواستێکی زۆریشیان لەسەر هەیە ئەم بابەتە بێکەوە دەبینین جا دەگەڕێنەوە لاتان و زۆر زیاتریش قسەی لەسەرەکەی ناوم شلێرە دانیشتووی قەزای ڕواندزم هەروەها خاوەنی براندی شلێرم بۆ بابەتە پاکەرەوەکان و جوانکاریەکان پیشەی سەرەکی خۆم مامۆسای وانەبێژم بەڵام لە پاڵ کارەکەی خۆشمدا بە هەرە توانەکانی خۆم فەرامۆژ نەکردووە هەروەها دەرفەتێکم بۆ ڕەخسا کە بەشداریم کرد لە خولی پاکەرەوەکان کە فێرکراوین بەڕێگەی چارەسەر فێرکراوین واتە چۆن بتوانم سابوونێک دروست بکەم چارەسەری کەسێک بکە کە پێستی وشکە چۆن بتوانم وا بکەم پێستی هاوسەنگ بێتەوە شێداری بۆ بگەڕێتەوە هەروەها چۆن بتوانم کە کەسێک پێستی چەورە و زیبکە و پەڵەی هەیە بەڕێگای چارەسەرێکی گونجا و تەندروست و زانستیانە چارەسەرێکی بۆ بدۆزمەوە بیرم لەوە کردووە چۆن ئەو بەهرەیە خۆم بەلایانی ئابووریەوە سوودێک وەرگرم بۆیە کردم بە براندێک زەیتی زەیتون زەیتی گوێزی هندی ئەوانە سەرچین لە هەم بابەتەکان زیاتر بەکاربێت بەڵام لەگەڵیشیدا بە پێی خوێندنەوەی خۆم بەڕوودا ئەو زەیتانە ئەگەڕێم کە چۆن ئەتوانم پێش شێدار بکەنەوە هەروەها پێست لە وشکی و پەڵە و زیبکە پارێزن لەگەڵ ئەوانەشدا ئەتوانم چ بە خۆم بێ کە بتوانم بۆنێکی سروشتی دروست بکەم یانیش ئەوە تا ئەو بۆنانە هەیە کە بەبێ کحولە هەنی بەبێ هیچ مادەیەکی زیان بەخشە لە بەرهەمەکان بەکاردێ هەنی تەنا بۆنە هیچ زیانێکی بۆ پێست یاخود بۆ قژ نییە لە سەرتادەتەنە لە سنووری شارۆسکەی خۆم بوو شارۆسکەی ڕواندز بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا لە شارەکانی دیکەش داواکاری لەسەر هەیە هەروەها ئەتوانم بڵێم بەشێک لە خاوەن دوکان و بڵێم خاوەن مارکێتە گەورەکانیش داواکاریان هەیە بەڵام بەپێی جارە بەرهەمەکانم چونکە شوێنێکی گەورەم نییە کە لێ دروستکەم تەنها لە ماڵەوە دروستیەکەم جارە تەنها ئەتوانم بڵێ بەتاک بەرهەمەکانم مەفرۆشم من لە قوتابخانەش کاتێکە فراغێک یانیش ئەوتە زۆر جار بە هەیە 10 دقەیەک 5 دقەیەک لە دەرسەکە مینێتەوە هەمیشە بە قوتابیەکانم بڵێم مەرجنیە کە بڕوامەنامەت بەدەستێنانی سەر چاوەڕێ بکەی دابمەزرەی لە هیچ وڵاتێکی دنیا ئەوە نییە هەتا لە ئەوروپا ئێستا بوون من هەر کەسێک کە لە ئێمە لێرەوە کۆجەکا بەرەوە ئەوێ پشتبەوە بەستن تا چەند بەهرەت هەیە تا چەند بەهرەمەندی تا چەند ئەتوانی بۆ نمونە ببیە مای ئەوەی کە سوود بە وڵاتە بگەێنی سڕی نهێنی با بڵێن یاخود نهێنی کارەکەی خاتوشلێر زۆر باسی لێوە ناکەین چۆن دروستیەکە و چۆن ئەم بەرهەمە با بڵێن ئەگەێنیتە ئەو قۆناغی کۆتایی بیفرۆشی بەس هەنێشتی لەگەڵ قساکەین چونکە ئەم بەیانیە خۆی میوانە لەگەڵمان سەبارەت بە دروستکردین سابوون کە لە گوڵ و لە پێکاتە سروشتەکان دروستی کردووە و لە بازاڕەکانیش دەفرۆشرێت جا خودی خۆی خاتوشلێر عەبدوسەلام میوانی ئێمەیە بەیانیت باش بەو جلە کوردیە جوانە ڕەنگا و ڕەنگەوە ئەم بەیانیە لەگەڵمانی خاتوشلێر بەیانیت باش هیوای بەیانێکی پڕ لە شادی پڕ لە وزەت بۆ خوازم پێش هەموو شتێک باسیەوەم بۆ بکە بۆ لەناو ئەم هەموو بابەتەی دیکە کە هەیە با بڵێن یا ئەم هەموو پرۆداکتەی کە هەیە بۆ جوانکاری و پێست بۆ سابوونت هەڵبژارد بەیانیتان باش سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرە عەزیزەکانتان
خۆشحاڵم کە ئەم دەرفەتان بۆ من ڕەخساند هیوادارم ئەمڕۆ بتوانم بە شێوەیەکی زۆر باش باس لە بەرهەمەکانم بکەم. بە نسبەت پرسیارەکەت من تەنها سابوون نییە، شامپۆیە، کرێمە، سیرۆمە بە هەردوو شێوەکەی هەم بۆ پێست هەمیش بۆ قژ و هەروەها بابەتی تریشم لە ڕێگایە ئینشاڵڵا وەکو سوورا و هەروەها ئەو بابەتە جوانکاریانەی زیاتر کە ئەمڕۆ زیاتر خواستی لەسرە. بۆ بابەتەکەم هەڵبژارد ئاشکرایە هەرێک لە ئێمە حەزەکە بە جوانترین شێوە دەرکەوێت و باشترین ڕێگاش بۆ ئەوەی کە بە جوانترین شێوە دەرکەین ئەوەی کە ڕێگایەکی زانستی بێ هەروەها تەندروستی بێ کە زیان بە پێسمان نەگەێنێ هەروەها زیان بە قژ و ئەنی تەواوی دەستەمان نەگەێنێ کە مەبەستمانەوە بێ بە جوانترین شێوە یاخود بە پاکترین شێوە دەرکەوین. باشە. شلێر خان شتێک کە زۆر گرنگەوەیەکە بۆ دروستکردنی بەرهەمێکی ئاوها ڕەنگە تۆ پێویستت بە جۆرە گوڵێک بێت لە کوردستان نەبێ یان پشتت بەستووە بەو جۆرە گژوگیا و گوڵانەی کە لە هەرێمی کوردستان هەن کاریان لەسەر بکەین یان هەموو جوارانە کە تۆ ئەتەوێ لە سروشتی کوردستانە پەیدای ئەەکەی؟ بە خۆشحاڵیەوە سروشتی کوردستان ئەتوانم بڵێم هەموو بابەتەکانی بۆ دابین کردوین، ینی لەبەر دەوڵەمەندی سروشتەکەیشەوە بیرم لەوە کردەوە کە ئەو گژوگیا سروشتیانە هەرچەندە لە کۆنیش دەها بووە بڵێ لە داپیرانی ئێمە لە ژنە بە تەمەنەکان کە جێڕاویانەتە بۆ نمونە ئەو جۆرە گیایەک بۆ ئەوە باشە یاخود بۆ قژ باشیان بۆ پێست باشە هێجا من کە سوودیشم لەوانە وەرگرتووە هەر بیرۆکەی کارەکەشمەوە لەوە هات کە ئەو گژوگیا سروشتیانە تێکەڵ بکەم بۆ مادانێکی خۆم دروستیانەکەم هەم ئەتوانم بڵێم ناساندنی سروشتەکەی خۆمانە هەریش هەم سوودوەرگتنیانە لەو مادانەی کە خۆم دروستیانەکەم هەر بیرۆکەی دروستکردن ناوەکەی شم لەوە هات کە هەرچەندە خۆشم ناوم شلێرە بەڵام لەبەر ئەوەی شلێر گوڵێکی کوردستانی ئەتوانم بڵێم لە شاخەکانی کوردستانە ڕوێ لەگەڵ ئەوەی کە هەرچکات خۆم وام کاتێکە گوێم لە ناوی شلێرە بێ سەر دیمەنی شاخ و چێ و سروشتە جوانەکەی کوردستانە بیرەکەوێتەوە یاخواتەوە هەرتەمە درێژ بیم باسیەوەشم بۆ بکە کە دروستکردنی ئەم جۆرە بەرهەمانە لە ناو جیهانێک کە ئێستا جیهانێکی زۆر خێرایە دانانی پرۆداکتێک سەیرەکەیت بەرهەمێک دێتە ناو بازارەوە لە ڕێی سۆشیال میدیا خێرا ڕێکلامی بۆ ئەکرێت و بە هەفتەیەک پێست جوانەکە و بە دەڕۆژ پێست جوانەکە لە ناو ئەم جەنجاڵە چۆن توانیوتە بەرهەمەکانی خۆت ساخکەیتەوە؟ هەمیشە بە کڕیارەکانمانەڵم بە کریارەکانمەڵم یاخود بەوانەی کە داواکاری بەرهەمەکان من ئەنی کۆمەڵێ دروشم هەیە یاخود بڵێم هەندێک شتێ لە ڕواڵەتدا زۆر ڕکلامی بۆ کرێ گەورە کرێ ینی زیاد لە قەبارەی خۆی پێدرێ بەڵام مەرزنیە لە ناوەڕۆکیش داوا بێ ینی بە خۆم زۆر جارۆی شامپۆم کڕیوە و توانە بە 3 ڕۆژ بستێک یاخود زیاتر قژت درێژەکە یان بەکاربێنە بە مانگێک ئەبی بە ئەبیت بە مانگ و نازانم چی ئەوانە ئەمانەی خۆم کە تاقیم کردوتەوە ئەنیکە خۆشم هەروەها بە کڕیارەکانم مەڵێم لەم مەرزنیە کە یەکێک سوودی لێبینی تۆش هەما سوودی لێبینی ئەمە شتێکە و زانستیان ئەسەلمێنرێ هەتا لە چارەسەرە پزیشکەکانی شوایە بۆ نمونە کەسێک کە سەردانی دکتۆرێکەکە ڕەنگە یەکێک کرد هەمان ئەو چارەسەرانە کەورەگرێ مەرزنی کاردانەوەکەی وەکو ئەوی تر بێ لەو بەرهەمانەش بە هەمان شێوەیە هەرچەندە لەخوا بە زیاد بەوانەی کە بردویانە تا ئێستا گلەیان لێ نەبووە هەتا ئێستا زۆری نەشی هەتاوای لێ هاتووە بڵێتەوە ئەمن هەرو شامپوانی تۆ دروستیانەکەی هەرمانە بەکارەهێنم یان ئەو سابونەی پێداوم تەواو زیبکەی لا بردووە پەڵە و کێشەکانی دیکەی پێسی چارەسەر کردووە لەمەوە ئەنی توانم بڵێم بەرهەمە سروشتەکان بڵێ ئەتوانی بڵێ کە بۆ ماوەی هەفتەیەک یاخود بۆ ماوەی 3 ڕۆژ بەڵام بەبەردەوامی بەکاریان بێنی و هەروەها لایەنە تەندروستەکانی خۆش پشتگوێ نەخەی بۆ نمونە کاتی خەو و خۆراکت ڕێک بێ یانیش باری دەرونیت ئارام بێ ئەتوانم بڵێم چارەسەرێکی گونجاون ئەتوانم بڵێم کە بەو جۆرە ڕێکلامیان بۆ بکەم کە بڵێم بڵێ لە ماوەی هەفتەیەکدا یاخود لە ماوەی زیاد لە 5,000-6,000 بەکاری بێنی چارەسەرێکی زۆر باش زۆر باشە. خات و شلێر یەکەم جار کە دەستت کرد بەم کارە بۆ خۆت لەسەر خۆت تاقی کردەوە یان زۆر جار هەیە خوشک و دایکمان ئەبێتە تاقیکە بۆمان لەسەر ئەوان تاقیکەین لەسەر کێ تاقیت کردەوە یان خودی خۆت تاقیت کردو چۆن بوو باسی ئەوم بۆ بکە
دواتر کە بڕیارتدا ئەمە بکەیتە پرۆژەیەک و بە بەردەوامکاری لەسەر بکەیت ئادە یەکەم جارۆزم دەموچاوی کێ و تێگیاوە سەر و قژی کێو تێگیاوە تاگەیشتی بم تاگەیشتی بم یەکەم کەس کۆڵێن یەکەم کەس وەکەڵێن یەکەم کەس خۆم بووم بە زۆر لەناو دەستاژی زانست ئەنیوانی کە بە تایبەت لە تاقیگەی شەکەن ئەڵێن مشکی تاقیگە یەکەم کەس خۆم بووم بەوە ینی هەم سابوونەکە هەمی شامپۆیەکە تا تەنانەت ماڵەوە یاخود هاوڕەکانم یانوت کە شامپۆیەکەت بەکارهێنە زوو خەبەرمان دێ بزان پست بەسەریەوە مایە نا یان کە سابوونەکەم بەکارهێنا دەیانوت سەرەتا لەسەر دەست تاقیکەوەنەوەکە ئێخوانە کا شتێک ببێ شتێک لە دموچاوت بێ بەڵام لەبەرەوەی بتمانم بە ئیشەکەی خۆم هەبوو ئەم تو ئەشمزانی کە چین تێدا بەکارهێناوە ترسم لێی نەبوو لەبەرەوە کاتێک کە خۆم بڵێ سابوونێکم تەواو کرد و هەروەها شامپۆیەکیشم بە تەواتی بەکارهێنا ڕاستەخۆ هەروەها هاوڕەکان ئەوانەی ماڵەوەش متمانەیە دروست بووتیانتەوە ئێمەش بەکاریهێنی زۆر چاکە خەت و شلێر ئێمە زۆر گرنگە بۆمان پرۆگرامی بەیانی 24 ئەو بابەتانی تیا جێ بکەینەوە کە بتوانێت ئەو گەنجانە کە کاری خۆیانیان هەیە بژێوی ژیانی خۆیان بەدەستهێنن جگە لەوە هەلی کاریش بۆ کەسانی بەرامبەر ئەڕەخسێنن پێت وایە تا چەند گرنگە کە کەسانی وەکو ئێوە گەنجن بۆ نمونە دەرچووی زانکۆکان پشت بەس بە دامەزراندن نەبستن لەم شێوەیە ئەگەر زانیاریەکیان هەیە یاخود ئەگەر بیرۆکەیەکیان هەیە بیخەنە بواری جێبەجێکردنەوە و دواتر چۆنەڵێت بەم شێوەیە بەرهەمەکەی ببینن تا چەند گرنگە ئەمەی کە مرۆڤ پشت بەخۆی ببەستێ زیاتر زۆر ڕاستە نەک تەنیا دامەزران بن بۆ بنمۆرە با دامەزراویش بی ئەسڵەن بە هەر بوارێک کرد کە کاری لەکەیت کە دا حکومی بەیان ئەهلی بێ بەڵام بەهرەکەی خۆتی خۆتە با فەرامۆشی نەکە ینی ڕەنگە ئەو بەهرەی تۆ بناسێنێ هەروەک من کە خۆم پیشەی خۆم مامۆستایەتیە بەڵام لە پاڵ ئەوەدا بەهرەکانی خۆم فەرامۆژ نەکردووە من ئەگەر ئەو کارەیشم نەکردبایە ڕەنگە ئێستا چێشتێنەرێکی بەتوانە بووم و یەکێک لە ڕێستورانتە گەورە یعنی چێشتیشە خۆشە لە بواری دەستڕەنگینیدا لە بواری بەڵێ نەبێتە ڕێکلام بڵێ زۆر چاکە چەندەکە بووش جاوم جا قسەکەتم بۆ تەواو کە من جا پرسیارێکی تر لەسەر چێشتێنان لێ بکەم بەڵێ هەمیشە بە کەسانی دەوروبەرم یاخود کە خۆم مامۆستان بە قوتابیەکان مەڵم بەهرەکان فەرامۆژ مەکە ینی گرنجیان پێ بدە با لە تەمەنێکی بچووکەوە بەهرەکانی خۆت بدۆزیتەوە مەرج نییە سەرەتا ئەو بەهرەی تۆ ببێتە بازارێکی گەورە بۆ خۆت یان لە سوودێکی ئابووری گەورەت پێ بگەێنێ بەڵام گرنگ ئەوێ ئیشی لەسەر بکەی قۆناغ بە قۆناغ کاری لەسەر بکەی خۆ منیش سەرەتا یەک قاڵ بە سابوون دروستم کرد چاوەڕێژ نەبووم ڕۆژێک لە ڕۆژان ئەو کۆمەڵە بەرهەمەم هەبێ کە ئێستا نزیکی بەلایانی کەم حەوت بەرهەم زیاترم هەیە ئینشاڵڵا لە داهاتووشدا زیاتر یەکەم بە چونکە هەر کارێک کە چوی تێناویەوە یاخود کە بەهرەکەی خۆت تەواو دۆزیەوە هەر خۆت حەزەکەی بە دوای دابڕۆ ینی بە شتێک دروستەکەی ڕاستە خۆ دوای ئەوە پلانی شتێکت کرد بۆ دە یان گژوپیایەک ئەناسی ڕاستە خۆ دوای ئەوواڵی بە ئەمەش بەکاربێنم یان جۆ لە کەسانی تراگری جۆ لە کەسانی پسپۆڕی بوارانەگری ئیتر لە دوای ئەمەوە تەواو تۆ بەهرەکانی خۆ تەواو ئەدۆزیتەوە زۆر چاکە کاتە شتێر ئەمە نزیکە لە چێژ لێنانەوە بۆیە حەزل لێ کردووە و ئیتر ڕۆنە تێکەڵیەکە و لە ناو قاپێ هەمووی تێکەڵ ئەەکەی بەیەکەوە وانە نزیک بوو لەو شتێکە خۆ حەزلەیە تقریبا نزیکە زۆر جاریش کە سابوونەکان دروستەکەم لە بەرەوەی بۆن و بەرامی گوڵ و جیایەکان هەروەها بۆن و بەرامی تایبەت بە سابوونی تێکەم هەر کەسکەی بینێڵێ وڵاڵی بۆنی کلیچە بۆنی کێک کوشتی وای لێ بۆنی شیرینی دە هەر حەزەکەم بخۆم زۆر چاکە باشە شلێر تا چەندە گرنگە کەسانی وەکو تۆ لە فستیڤاڵەکان بەشدار بن بە تایبەتی و فستیڤاڵانی کە کاری دەستی خانمانی تیان نمایش ئەکرێت چنێ ئەتوانی لەبێ بە بازارکردن بۆ بەرهەمەکانت بکەی چنێ گرنگە تۆ بەشداربی لەو جۆرە فستیڤاڵانە بۆ دەرفەت بڕەقسێت کە ساڵانە بۆ نمونە 6 فستیڤاڵی لەم شێوانە بکرێتەوە فستیڤاڵەکان زۆر زۆر گرنگن بەرنامە بێ فستیڤاڵ بێ چالاچێکی بچووک بێ هەر شتێک بێ کە کارە دەستیەکان و یاخود بەرهەمە خۆماڵەکانی تێدا نمایش بکرێ ئەوە زۆر گرنگە هەم بۆ ساحکردنەوەی هەروەها هەمیش بۆ ئەوەی کە بناسرەی چونکە ئاشکرا لە فستیڤاڵەکان کۆمەڵێ میوان دێ لایەنە پەیوەندیدارەکان دێن هەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن دێن هەرچەندە زیاتر خەڵک بێت و بەرهەمەکان ببینێ ئەوە بۆ بازارکردن و بۆ ساحکردنەوەی بەرهەمەکان باشترێکە زۆر باشە جاشلێر بۆەوەی کە منیش پێستم وەکو پێستی تۆ جوان بێت لەسەر
شاشەکە سیر دەکەم ماشەڵا پێستێکی زۆر جوانە هەیە بە ڕەونق سپی زۆر جوان هەچەند هەموو ڕەنگی پێستەکان زۆر جوانن هەرکامی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام دواتر کە پرۆگرام کۆتایی پێهاو من ئەبێ بزانم تۆ ئەو بەرهەمانە چۆن بۆ من ئەنێری بۆی کە منش بەکاریان بێنم لێرەوە بە شکل و شێوازێکی جوان دەرکەوم بۆی کە بینەرەکان بە ڕوخساری ئێمە مرتاح بن کە ئەمان بینن بەڵام پێش ئەوە باسی وەشم بۆ بکە کە چەندێ سوود لە سوۆشیال میدیا وەرەگری بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانت چونکە بابەتێکە تا یەکێک بەردەستی نەکەوێت بەکاری نهێنێت ناتوانە زۆر زوو بڕوای پێ بکات. زۆر سپاس بەرهەمەکانم بە دڵنیایە بەدەست دەگا هەرچەندە خۆتان گوڵی سەرشاشن و هەمیشە لەبەر جوانی ئێوێ زیاتر بینەر حەزەکە سەیری تەلەڤیزیۆن بکە بەڵام بۆ ساختکردنەوەشی بەڵێ من تەنها جارێ سوودم لە سۆشیال میدیا بینیوە چونکە سەرەتای کارەکەمە ئەنی سەرەتا بەو ڕادەیە ناکە بڵێم تازە یەک مانگ و دوو مانگە نا بەڵام بۆ ساختکردنەوەی جارە بیرم لە هەرچەندە بیرم لەوە کردوتەوە کە بۆ دوکانێکی بچووک یاخود شوێنێکم هەبێ هەم لێ دروستکەم هەمیش لێ ساختکەمەوە بەڵام ئەبێ ئابوریانە هەنگاو هەڵبنەی بۆ ئەوەی هەم تووشی زەرمەندی نەبی هەمیش چاوەڕێ بکەی ئاخۆ چەند خواست لەسەر بەرهەمەکان هەیە بۆیە جارێ تەنها لە ماڵەوە دروستەکەم لە ڕێگەی پەیجەکانم هەر لە سۆشیال میدیا فەیسبوک ئینستاگرام تیکتۆک و سناپچات کە لە ڕێگەی بەرهەمە سروشتەکانیش لێرەوە لەوێ بەرهەمەکانم هەم ڕکلامیان بۆکەم هەمیش شوێنێکە بۆ ئەوەی کە داواکار یاخود کڕیار لەوێ داوایەکە ئەوش پرۆگرامی ئێمە ئەم بەیانیە ئەتوانین بڵێن ئەچێتە ئەو چارچێوەیەوە ئەوانەی کە بینەری تۆن ئەتوانن داوای پرۆداکتەکەت لێ بکەن داوای بەرهەمەکەت لێ بکەم من ئەم بەیانی زۆر خۆشحاڵم دوو گەنجی بەرهەمدار لە پرۆگرامی بەیانی 24 بەشدار بوون لەگەڵما کە هەردووکیان دوو بەرهەمی زۆر تایبەت بەڵام لە بواری جیاوازان هەبوو و تۆش وەکو خانمێک من وەکو خانمێک حەزەکەم پشتیوانی ئەم خانمە بکەم و نەک هەر تۆ هەر خانمێکی دیکە لە کوردستانە کە دەزانین وزەیەکی هەیە من دەستخۆشی دەتەوەکەم و سپاس دەکەم جا من قسەکەم تەواوەکەم لێرە هەر خانمێک کە توانای ئەوەی هەیە و ئەتوانێت هەلی کار بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەیشی بڕەخسێنێت ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە هەمیشە وتومانە کوردستان 24 سەکۆیەکە ئەلێرەوە دەنگی تەواوی گەنجەکان ئەگەیەنین هەوڵ ئەدەین تەواوی توانەکانیان بخەینە ڕوو بۆ ئەوی کە پرۆگرامەکەمان پرۆگرامێک بێت بەدڵی ئەوەی بینەر بێت و بە تایبەتی بەدڵی گەنجان چونکە هەوڵێکی تەواوە دەن کە خۆبژێوێکی باش بە خۆتان بکەن دووبارە سپاس دەکەم شلێر دەستەکانت خۆش بێ ئەم بەیانە لەگەڵمان بوویت سپاس دەکەم هیوای سەرکەوتنێ بۆ خوازم هیوادارم کە کارگەیەکی گەورەش دابێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 کە هەمیشە پاڵپشت و پاڵنەری گەنجانە بۆ ئەوی بەهرەکانی خۆیان بدۆزنەوە هەروەها کاری لەسەر بکەن و بتوانن داهاتوێکی باش بۆ خۆیان و بە وڵاتەکەیان دابین بکەن زۆر سپاس بۆ ئێوە ئەمڕۆ لە باشوور بووین سەردانی ڕۆژهەڵاتمان کرد با بچینە باکووریش بە تایبەتی لە دیاربەکر پێشەنگای زێر کرایەوە لە دیاربەکر و تایدا چەندین جۆری زێر نمایش کرا جا زێڕنگەرەکان لە چەندین ناوچە بە بەرهەمە جیاوازەکانیان بەرهەمە جوانەکانیان بەشداریان لە پێشەنگاکە کردووە ئەم ساڵ هەوڵی ئەوە دراوەکە نەخشە مێژوویی و کوردیەکان لەسەر ئەو خشلانە بنەخشێنرێن واتە تا ڕادەیەکی ژمۆرکی کوردەواریان پێوە دیار بێت پێکەوە بینەری ئەم بابەت دەبین پێشانگەها زێرنگەرانە مەزۆپۆتامیایە یا هەفتەمین لە دیاربەکرێ دناوێندا پێشانگەه و کۆنگرەیەدا دەریەن خۆ vekir. پێشانگەه بە ئاخافتنên beşdaran dest pê kir û hata mejekirin ku dê îsal pêşangeh sûdeke girîng bide danasîna Diyarbekir ku di pêşangehê de 45 kompaniyên zêringeriyê beşdarin û amadekarên pêşangehê didin zanîn ji gelek deveran zêringer dê zêringeriya Diyarbekirê jî binasin. Esnafê me derva Türkiye her tarafê de esnafê werevê de 15,000 davetiye me şandiye eviya 10,000 edbê me wê were yani em bûya hêvîdarin ana otelê me gişt dijebûn yani otelê de cî neman ji doda gişt randevî girtine ji memleketê me re ji Diyarbekirê me re pir zengînîkî mezin e yani ji ya tirmê re
Di pêşangehê de îsal ji salên duncuda di berhemên ji zêr hatin çêkirin de nexşên dîrokiyên di girê kortik de hatine bi destxistin hatin bikaranîn. û heta mejekirin armanc ew e ku di hemû qadên jiyanê de çanda Kurdana dewlemend were pêşandan. Gerdanlêk mehaniye dîroka Kurdistanê ye 12,500 sal berê hunermendê ew çax. Viya çêkirine ser kevra me jî xwestin viya ser zêr çêkin cadin rih bidinê. Bi heva ku sekme dest pê kir teqrîbî 20 roja de me viya çêkir lê 3 salê li ber me ye. Li ber me ve hetanek me çêkir xela kir. Da wê navdemeke de me aciband me got bira gelê me jî bibînin. Ji Herêma Kurdistanê jî zêringeran di pêşangehê de cih girtin û amaje kirin ku pêşangehên wisa dibin wesîlek û bazirganiya navbera her du aliyan de jî pêş bikeve û ev yek sûdê dide di karên xwe de şêwaz û rêbazên nû binasin. خوشحالی و داخواستنامه بو ما هات افریکرنم تقریبا 10-15 زیرنگرش دهوکی هاتینه و دهکش 5-6 آکره هاتینه زاخو هاتینه هم شارکت به پیشانگه هداب کن. والا هر دو باشه. حالا گوری همه مدل ها ببینین تشت جام ببین همه داخواست بکنیش مرا عیار 21 چکن بود دهوکی و مکینه هنه همه تشت بره هنه اوله. Pêşangeha zêran a Mezopotamyayê di duê mijdarê de dest pê kir de heta 5 mijdarê ji bo serdêran vekiribe. û de kêm zêde 1 ton zêr ji bo serdêran bi berhemên cawaz û rengîn were pêşandan. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. ئابووری زۆربەی وڵاتان ئێستا لە دۆخێکی سەختە لە جیهان چەند جەنگێک هەیە جا هەر ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە ئابووری چەند وڵاتێک بشێوێ بەسەریەکە. ئابووری ئوردنیش لە دۆخێکی سەختە چەندین قەیران وەک بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی زیادی قەرزی گشتی ڕێژەی بێکاری بەرۆکی خەڵکەکەی گرتووە بەهۆیەوە خەڵکی ئەو وڵاتە ڕویان لە کڕین و بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی کردووە. خۆستی کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی لە ئوردن زیادی کردووە. هۆکارەکەشی بۆ تێچووی سوتەمەنی دەگەڕێتەوە کە بەم دواییانە نرخی سوتەمەنی لە ئوردن بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. کڕیارێکی ئۆتۆمبیلی کارەبایی دەڵێت جگە لە تێچووی سوتەمەنی تەکنەلۆژیای پێشکەوتوو لەو ئۆتۆمبیلانەدا هەیە. سوودی یەکەم ئەو تەکنەلۆژیایە لە ئۆتۆمبیلی کارەباییدا هەیە کە تێچووەکەی بەراورد بە ئۆتۆمبیلێکی گاز یان بنزین کەمترە. هەموو جیهان ڕوو لە ئۆتۆمبیلی کارەبایی دەکات. لە ناوچەی ئازاد زۆرینەی ئۆتۆمبیلانەی هاوردە دەکرێن کارەبایین چونکە خەڵک لە کڕینی ئۆتۆمبیلانە دوودڵن کە بە بنزین کار دەکەن یان هایبریدن. لە نێو ئۆتۆمبیلە کارەباییەکان زۆرترین خواست لەسەر ئەو ئۆتۆمبیلانەیە کە چین بەرهەمی دەهێنێت. ئێستا ئۆتۆمبیلە چینیەکان لە 80% بازاری ئۆتۆمبیلی کارەبایی ئوردن پێک دەهێنن. طلب على السيارات الكهرباء بتزايد مستمر. خواست لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی لە زیادبوونێکی بەردەوامدایە. پێشتر مانگانە 6 تا 7 ئۆتۆمبیلی کارەباییمان دەفرۆشت. ئێستا زیاتر لە 100 ئۆتۆمبیل دەفرۆشی. مقارنة بالسنة الماضية. هۆکارێکی دیکەی زیادبوونی خواست لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی لە ئوردن دۆخی ئابووریە. بەهۆی پەتای کۆڕۆنا و پەنابەرانی سووریا و کەمی سامانی سروشتی ئابووریەکەی لە دۆخێکی سەختدایە. ساڵی 2022 ڕێژەی بێکاری گەیشتە لە 22.6. نزیکەی نیوەی گەنجەکانی بێکارن. هەروەها قەرزی گشتی ئەو وڵاتە لە 100% کۆی بەرهەمی ناوخۆیی تێپەڕاندووە. ئەمە شوای کردووە ئەمساڵ ڕێژەی فرۆشتنی ئۆتۆمبیلی کارەبایی لە ئوردن بەراورد بە 2022 لە 103 زیاد بکات و هەروەها بەراورد بە 2021 لە 167 زیاد بکات. ئەم بەیانیە پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن. هیوادارم کە لە هەرکوێیەکن لەش ساغ و تەندروست بن ڕۆژێکی پڕوزەتان لەگەڵ من دەست پێ کرد بێت بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ.